بینەرانی قەدرگرانی کوردستان 24م کاتتان باش لە چوارچێوەی بانگەشە بۆ پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمشەو لە بازنەی سلێمانی و لە شاری سلێمانی لەگەڵ کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان گەنگەشە دەکەین بزانین کاندیدانی لیستی 275 پارتی لە شاری سلێمانی چۆن خۆیان ئامادە کردووە بۆ پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق با بەشداری میوانانی بەڕێز کە کاندیدن وە گوتمان لە سەردیستی پارتی دیموکراتی کوردستان هەرێک لە بەڕێزان دکتۆر ڕزگار محەممەد پێنجێنی پرۆفیسۆری یاریدەدەر لە یاسا بە ژمارە 16 خاتوژیان شەید جەلال یاساییە بە ژمارە 17 کاکە سەردەژ محەممەد مامۆستای زانکۆ و ناسراو بە سەردەشتی شەیدان بە ژمارە 19 ماشەڵاتە سەرسود و بەخێر بێن سەرچاوان هەمولایەکتان بەخێر بێن هەروەها لەبیرم نەچێ ژمارەیەک لە گەنجی جوانی شاری سلێمانی لێرە ئامادەن وەکو میوان ئەوانیش تەشریفیان هێناوە بەخێراتن سەرسەر و سەرچاوانمان دکتۆر با بپرسم بزانم پارتی چۆن خۆی ئامادە کردووە لە سلێمانی بۆ پرۆسەی هەڵبژاردننی خولی داهاتووی پەرلەمانی عێراق کەرەمکە سواسی جەنابتانەکەم میبارێک بۆ جەنابتان پارتیت ئەم جارە لە پرۆسی هەڵبژاردننی نوێنەرانی عێراقا ئەو هەڵانی بەسەر نوێنەرەکانمانە تێپەڕیوە دووبارە نەبێتەوە کام هەڵانە هەڵا دەستوریەکان کەوەی کە دەقانی کە بەسەریانە تێپەڕیوە و نوێنەرەکانمان نەیانتوانیوە وەکو پێویستە دەستوریەکان تێبگەن بۆی بتوانن حەق و مافەکانی کورد بەدەست بێنن لە هەموو دانیشتەکان و لە پرۆسیە سیاسیە. تۆ جەنابەت کەسێکی یاسایی چۆنە پارتی جەنابتانی کاندید کرد وەکو کەسێکی یاسایی ئایا بەجددی بۆشایی یاسایی هەیە لە پەرلەمانی عێراق لەلایەن نوێنەرانی کوردەوە؟ من بەڕاستی وایە بینم خەلەل هەیە بەڵێ چونکە و خەڵکانی کە ئەشنەوێ ڕاستە هەموو تەخەسوسەکانی پێویستە بەس بە دەرەجە یەک تێگەیشتن لە دەستور تێگەیشتن لە ئەو دەقانی کە تەواجودیە لە دەستورە و تا ئەسا تەنفیز نەکراوە طبعاً بۆ بەرچاوڕوونی جەنابتان دەستور وەکو پرۆژە وەکو ڕژنووز یا بڵێن وەکو دقی کە هەیە هیچ خەلەلێکی نییە ئێمە وەکو پارتی خەلەلەکە لەکوێ بە کورتی وەڵامدا خەلەلەکە بەس لە جێبەجێنەکردنیایەتی ئێمە کوشەی کە هەمانە جێبەجێ ناکرێت دەستورەکان دەستخۆش دێم وڵات ببوورە خاتو ژیان پژەستورن بە جەماوەری پارتیتان لە سلێمانی بەڵێ سەرەتا سڵاو بۆ ئێوەی بەڕێز و بۆ ئامادەبووان و بۆ میوانانی ئازیز هەمولایەک بەڵێ بێگومان پارتی دیموکراتی کوردستان هەمیشە وەکو حیزبێکی جەماوەری پاڵپشتی جەماوەر بۆتە هەوێنی سەرکەوتن و بەدەستێنانی سەرجەمە و دەستکەوت و ئامانجانی کە تا ئێستا بەدی هێناوە و بەشداریکردن لە پرۆسی سیاسی عێراقی شاوەکو پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بە ئیرادەیەکی پۆزتیڤەوە بەرەوپیری هەر هەنگاوێک ڕۆشتووە کە چەسپاندنی مافەکانی هەرێمی کوردستان بێ وەکو هەرێمێکی فدراڵی کە لە دەستوری عێراقی 2005 هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فدراڵی جێگەی کراوەتەوە بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003 بەو هەنگاوە بەو ئیرادەیە بەشداری پرۆسی سیاسی عێراقی کردووە و بەشدار بووە بەشدارێکی کارا بۆ لە سەرجەم ئەو هەنگاو ئەو پرۆژانی کە خزمەتکردن بووە بەڵێ بێگومان ئەجێندای پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی مێژوو هەتا ئێستا ئەجێندایەکی دیار بووە و ئەجێندایەکی ڕوون بووە ئەجێندایەک نییە کە بەردەوام گۆڕانکاری بەسەرا بێ ئەجێندای پارتی دیموکراتی کوردستان ئەجێندایەکی نیشتیمانیە بە ڕۆحێتێکی نیشتیمانی بۆ داکۆکیکردن لە مافەنەتەوەی نیشتیمانەکانی هەرێمی کوردستان و پێداگیری و پارێزەرێکی توند لە جێبەجێکردنی یاسا و پێکەوە هەنگاونان بەرەو دروستکردنی دەوڵەتی قانون و حکومڕانیەکی ساغڵامتر لەوەی کە ئێستا هەیە لە عێراقا و هەرێمی کوردستان وەکو هەرێمێک کە جێگەی کراوەتەوە لە دەستورە بەڵام وەکو دکتۆر ئاماژەی پێکرد بێگومان ئێمە ئیشکالێتمان لە جێبەجێکردنی مادە دەستوریەکانە هەیە و پارتی دیموکراتی کوردستانیش ئەم جارەش و هەموو جارەکانی تریش پاڵپەش بە جەماوەری خەڵکی کوردستان و جەماوەری کە هەمیشە چاویان لە دەستی پارتیە لە سلێمانی چاوەڕوان دەکرێت دەنگتان زیاد بکە بێگومان لە بەرۆی دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان هەنگاوەکانی هەڵوێستەکانی پارتی دیموکراتی کوردستان بای ئەوەندەن کە خەڵکی کوردستان هۆشیارانەتر متمانە بە ئەمجارە بە پارتی دیموکراتی کوردستان بەخش سەردەشتی شەیدان وایە بەتاچیت بەشان ئازی کە دەچن ناو جەماوەر بەچی پژەستورن پێیان دەڵێن چی کراوە لە کوردستان سەرەتا بە ناوی کابینەی نوۆ
پێم وابێ ئێوە پشت ئەستورترن لە کاندیدانی لایەنەکانی دی سەرەتا بە فەرموو ناوی خی گەورە میهرەبان سپاس بۆ کوردستان 24 بۆ جەنابەت بە خێرهاتنی هەموو خوشک و برا خۆشەویستەکان مەکەم بە دڵنیایی خەڵکی کوردستان هۆشیارانەتر تێئەگا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق جیاوازە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەبەرەوەی حزبێک هەیە حزبێکی نەتەوەییە خاوەنی 75 ساڵ خەباتە و ئاڵا هەڵگری بیر و باوەڕ و هزرێکی نەتەوەییە ئەم حزبە داکۆچکارە لە مافەکانی کورد لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆیە خەڵک هۆشیارانەتر لەوە تێگا بە ئێوە دەکرێ بەس بەڵێ شەڕی نەتەوەی بە پارتی دیموکراتی کوردستانە کرد ڕابردوو ئەمەی دەرخستووە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان و لەسەر ئاستی گشتیش لەسەر ئاستی گشتی پارتی دیموکراتی کوردستان بووە لە عێراق کە ئاڵا هەڵگری چەمکی نەتەوەی بووە و شەڕی لەسەر هەموو پرسەنەتەوەی نیشتیمانەکان کردووە و خەڵکانێکی ئازادی خواز و دیموکراتی خواست لە ناو پارتی دیموکراتی کوردستانەیە بۆیە ئەگەر لە ڕابردوو فۆکەسێک یاخود کارکردنێک لەسەر خەڵک هەبوو بێ بۆ شێواندنی وێنەی پارتی ئێستا بە خۆشحاڵیەوە خەڵکی سلێمانی لەوە تێ ئەگات با حەقی دکتۆر بدەمەوە دێم وڵات کاک دکتۆر دەچنە ناو جەماوەر چۆن پێشوایستان لێ دەکات لە سنووری بازگەی سلێمانی یان لە ئیدارەی ڕاپەڕین عەرزی جەنابە بکەم طبعا ناتوانانی تەصنیفی هەمووی بکەیت هەرێکەوە بە نوع عەبەس لەگەڵ 4 ساڵی ڕابردوو با بڵێ طبعا بە حکمی ئەو پرۆژە نایابانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرتاسەری کوردستانە جێبەجێیەکە پێشوازێکی باشتر لە جاران هەیە چونکە ئەم کارانەی کە لە حکوومەتی هەرێم پێڵەسێ طبعا پرە لە جوانی لە ئاوەدانی لە خزمەتکردن ئێمە وەکو کاندیدانی پارتی کە 36 هەواڵ و دۆست و برا و عەزیز و خوشکن لەسەر هێڕێکی ستونی تێکۆشین بۆی کە بتوانین ئەم پرۆسێ بە جوانی و بە سەرکەوتوی بەرینە سەر هەمویان عەزیز و خوشک و برای منن طبعا تەسیراتی زۆری لەسەر دەنگدەر هەیە ئەم کاندیدانە بە چ ئادایەک بە چ تەسەڕفێک بە چ ئایدیایە گەشتە ناو خەڵکەوە طبعا بە پاڵپشتی هەموو پرۆژە جوانانە بەبوونی حکوومەتی هەرێم بەبوونی هەموو شاکسازی و هەبوونی خزمەتگوزاری لە منطقەکەیە بە تایبەتی لە زۆنی زەردەبەت ئەو کەواڵێم کە دوورن لە کەم زۆنە دوورە لە خزمەتگوزاری پێم خۆشە خەڵکی سلێمانی ئەو کە ئەچینە ناویان بەراوردێ لە بینی ئەم دوو تەرازوە پێم بڵێ حەزمان لێ خەڵکی سلێمانی ئەم جارە ئێوە تاقی بکەنەوە عەرزی جەنابتان بکەم من هەولێر دهۆک هەڵەبجە سلێمانی بەشێکن لە جەستەی من پێم خۆشە هەولێر و دۆک شارێکی زۆر جوان بێت بەس پێم خۆشترە ئەمە سلێمانچێتی نییە پێم خۆشە سلێمانی زۆر جوانتر دەستخۆش با بچمە لای میوانانی قەدرگرانم گەنجە بەڕێزانە پێم خۆشە گەر سەرنجێکتان هەیە یا پرسیارتان هەیە لە کاندیدانی پارتی کەرەم کەن قوربان سڵاوتان لێ بێت جەناب دەستخۆشتان یەکەم بۆ بەرنامە جوانە بۆ بانگێشتکردنی کاندیدانی پارتیمان وەڵاهی یەکەم شتەوەی کە هەواڵانی ئاماژەم پێکرد خۆشگوزارانی ئاوەدانی خزمەتگوزاری زیاترە بۆ شاری سلێمانی بەتایبەت وەکو مەسەلێک و شارچێتی نییە بەڵام پێمان خۆشە ئاوەدانی ڕووی تێبکات وەکو هاوشانی شارەکانی هەولێر و دوهۆک کە لە سەردەستی پارتی دیموکراتی کوردستان خزمەت دەکرێت و پێم خۆشە شاری سلێمانی بە قوتابی لاو بە هەموو خەڵکەکەیوانێ ئەم جارە متمانە بداتەوە بە پارتی دیموکراتی کوردستان و بە نوێنەرەکانی کە پێم وایە ئەم نوێنەرانە کەسانێکی زۆر گونجاون لە ڕۆی یاسایی ئیداری ئەوە داکۆیکردن لە مافەدە سووری و نەتەوایەتەکانمان پێم وایە لە ڕابردووشە زۆر بە باشتر ینی مامەڵە کراوە لە بابەتی داگۆیکردن بەڵام کاکتۆر ژاماژی بە بابەتێک کردکەویش بۆشایی یاسایی بووە کە هەندێک جار نوێنەرەکانمان تێکەوتون لەو بابەتە ومێ دەکەین بۆ ئەم جارە نوێنەرەکانمان زیاتر داگۆیکار بن ئەوە نێڵن ئەو بۆشە یاسایە نەبمێنێت و نێڵن باڵی سەلامت باز بە وەرزاریت پێم خۆشەوە گەنجی خوێنەوارمانەیە دەست خۆش خاتوژیان کە دەسەن ناو خەڵک چی بەڵێنێک بە خەڵک دەدەن بەڵێ مەبەستمەوەیە بە ڕوونتر سادەیی قەناعەت بە من بێنە دەنگت پێ بدەم چۆن قەناعەتم پێ دێنی
بەڵێ ئێمە نوێنەرایەتی حزبێک کەکەین کە ئەو حزبە هەمیشە بە ئەجێندایەکی نیشتیمانیەوە بە بەرپرسیارەتێکی گەورەوە لە بەرامبەر گەلی کورد لە بەرامبەر مافەکانی هەرێمی کوردستان وەستاوە و وەکو پارێزەرێکی ڕاستەقینە داکۆکیکەرێکی سەرسەخت بۆ لە مافەکانی هەرێمی کوردستان بۆیە ئەمە بەسە بۆ ئەوەی کە ئێمە ئەم دەستکەوتانە بدەین بە خەڵک و ئەو دەستکەوتانە بە خەڵک بڵێنەوە بێگومان خەڵکیش دەنگدەرانیش ئەو بە وێنەیەکی ڕوون ئەم دەستکەوتانە ئەم هەوڵانە ئەم پرۆژە و کار و هەڵوێستانە ئەبینن کە پارتی دموکراتی کوردستان لە ماوەکانی ڕابردووە پێشکەشی کردووە بۆیە پێم وایە بانگەشەی ئێمە بانگەشەیەکی ڕەنگە ئاسانتر بێ بەراورد بە حزبەکانی تر چونکە پارتی دموکراتی کوردستان حزبی کردەوە بووە حزبی کردار بووە حزبی هەڵوێستی ڕاستەقینە بووە بۆیە ڕەنگە پێویست نەکات ئێمە تەنها لە فترێکی زەمەنی دیاری کراوە ئەوەی کە هەمانە بمانێ بە خەڵکی بڵێنەوە بەڵکو خەڵک خۆی وێنەکە بەڕوونی و بەڕۆشنی ئەبینێ و ئێمەش وەکو باڵین بربەژێری ئەم پرۆسەیە کە لەم پرۆسەیە بەشدارین پێمان وایە کە ئەوەی کە ئەرکی سەرشانی ئێمەیە دووبارە ڕوونتر ئەو پامانی کە حزبەکەمان هەیەی بیگەینینەوە خەڵک و جیاوازیەک هەیە لە نێوانەوەی کە ئێمە بربژێری بۆ پەرلەمانی کوردستانی خۆ بربژێرین بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چکەمە دوو پرۆسی زۆر جیاوازە ئێمە لێ شەڕی شوناسەکەین شەڕی مافەکەین شەڕی یاسا و دەستورەکەین سەردەش پرسم ئەگەر پارتی لە بەغدا بەهێز بێت چکاری گەرێشی دەبێت لەسەر کوردستان بەگشتی بەڵێ لە عێراقدا طبعا عێراق بە پێی مادەی یەکی دەستوری هەمیشەی عێراق عێراقێکی ئیتیحادیە فیدرالیە بەڵام مەلامەحێکی مرکزی هەیە لە ئێستا لەبەرچی لەبەرەوەی کە نەبوونی دیموکراسی کێشەیەکی بنیادیە لە عێراقا و ئەم کێشە بنیادیە ئەتوانین بڵێن بە هێزێکی گەورەی وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ کە لە پرۆسەی دیموکراسی لە عێراقە کاریگەری هەبێ جارێکتر پارتی بەو دروشمانەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەزانێت کە عێراقی فرەنەتەوەی عێراقی فرە ئەدیانە عێراقی مەذهبی جیاوازی تیا بۆیە ناکرێت گروپێک توێژێک لە عێراق کۆنتترۆلی هەموو جونگە ئابووری و سیاسەکانی ناو عێراق بکەن بۆیە پارتی ئەوێ بە دروشمەی هاوبەشی سازان بەڵێ هاوسەنجی بگەڕێتەوە بۆ عێراق بۆ ئەوەی کە جارێکتر لە ناو عێراقا جارێکتر پێناسەی حکومڕانی لە عێراق بکەینەوەوانە جارێکتر ئێمە بتوانین ڕێخستنەوەی بڕیاردان بە کۆدەنجی بێ لە عێراقدا دەستخۆش دکتۆر لە ڕاوردوو بینیمانە پیلان زۆر هەیە لەسەر هەرێمی کوردستان تەنانە زۆر جار باز لەوە دەکرا شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستان شتێک نامێنێ بە ناوی حکوومەت بە ناوی پەرلەمانی کوردستان پێم بڵێ پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت کۆتایی بەو پیلانیانە پیلان ژێرانانە بێنێت کە ڕوبەروی هەرێمی کوردستانە بێتەوە لە حەزبەکەت ڕادەبینی بە دڵنیاییەوە چکە پارتی مەهامێکی قاومی لەسەرشانە ئەمە حاڵەتێک نییە لە خۆی دروست بووێت پارتی خۆی یەکشانیاوەتە بەرهەموو ئەو کێشانی ڕوبەرەوەی هەرێمی کوردستانە بنەوە من بە مەسلێک خەڵکانێک هەیە خۆیان بە خاوەنی دۆزێکی ڕەوابینن من مەسلێکی بۆ جەنابیتی باسکەم ئەڵێ ڕێوی چیرۆکی نەبەردی زۆرە بەڵام هەمووی لەگەڵ مریشکایە بەڵام ئێمە چیرۆکی نەبەردیمان زۆر زۆرە لەگەڵ گورگەکانایە بۆیە پارتی ئەو هێزەیە ئەو بازوەیە کە ئەتوانێت داکۆچی لە هەرێمی کوردستان و لە خەڵکی سلێمانی و هەموو هەرێمی کوردستان بکە چکە تاکی دەکەمەوە لەسەر سلێمانی من ناڵم سلێمان شێتی یەکەم ئەڵم سلێمانی گوناحە گوناحە بگاتەم حاڵەتی کە ئێسایە ئەمە ئەوەدانکردنەوەی کە لە پارێزگەکانی کە بۆ نەگاتە سلێمانی بۆ گەنجە بەڕێزەش هەمان قسەی کرد ویستم بیکەم بە پرسیار بۆ ژیان خان ئەم گەنجە بەڕێزەوەتی ئەو ئاوادانی کە لە شارەکانی دیکە هەیە بەڕوونی دیار بوو مەبەستی هەولێر و دووەکە تا زاخۆش و مەبەستی چییە ینی بۆی ئەو ئاوادانێ بگاتە سلێمانی بۆ ئەو ئاوادانێ نییە لە سلێمانی چاوەڕوان دەکات ئێوە بیهێنن بەڵێ طبعاً پرۆسیس بەشداربوون دووبارە لە پرۆسی سیاسی عێراقا بەهێزەوە وەکو ئەوترێت پارتی بەهێز بێ کوردستان بەهێزە و بوونی هێزی پارتی بوونی سەنگی پارتی لە نێو پرۆسی سیاسی عێراقا واکات کە بە دەنگێکی زوڵالتر بە پارێزەرایەتێکی پتەوتر ئێمە بتوانین داکۆکی لە مافەکانی هەرێمی کوردستان بکەین
لای هەمووان ڕوونەکە لەم چەند ساڵی ئەخێرا گرفتێکی زۆر بۆ پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست کراوە و گرفتێکی زۆر بۆ بەشە بودجەی هەرێمی کوردستان دروست کراوە لە کاتێکا کە هەرێمی کوردستان لە نێو دەستورا بەشە بودجەی وەکو شایستی دارایی لە دەستورا بۆ چەسپاوە بەڵام هەموو ئەوەی کە تا ئێستا پێی دراوە کەمتر بۆ لە 5 کە ئەمە بە هیچ جۆرە مافی هەرێمی کوردستانی و مافی هەرێمی کوردستان زۆر زیاترە بۆیە بوونی داکۆکیگەرێکی ڕاستەقینە لەسەر ئەم مافانە بۆ نمونە زۆر بابەتی ترمان هەیە کە لە دەستورا وەکو حەقی هەرێمی کوردستانە بەڵام لەبەرەوەی نەمانتوانیوە داکۆکیێکی باشی لێ بکەین فرامۆش کراوە خودت پێشێل کراوە بۆ نمونە بوونی هێزی پێشمەرگە لە نێو خەرجیەکانی سیادی عێراقا کە وەکو هێزێکی بەرگری هەژمار نەکراوە لە کاتێکا لە دەستور ئاماژەی پێکراوە و نەبوونی داهاتێکی تایبەت بە پرۆژەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە هەندێک بابەتی تر هەیە کە لە مادەی 114 تایبەتە بە سەلاحیەتە مشتەرەکەکانی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ئیتیحادی کە باز لەوە کات پێویستەکە سیاسەتی گومرکی بە یاسا ڕێک بخرێت ئەمانە کۆمەڵی ئیشکالێتی بۆ ئێمە دروست کردووە ببوو لە دەست بڕم وەکو خودی خۆت ببیتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کام کار لە پێشینە دەزانی بە زەرورێت دەزانی بۆ سلێمانی بیکەی کامە بەڵێ بە حەزم کرد قسەکەم تەواو کەم بوونی پارتی باشە بەڵێ کاتێک کە پارتی بەهێز بێ بێگومان دەستکەوتی زیاتر و ئەتوانین داکۆکیکەری باش سلێمانی جێبەجێکردنی پرۆژەی خزمەت گوزاری زیاتر و طبعا پێوەستی با بڵین ئەوەی کە هەیە هەندێک ڕاستە گرفتەیە لەوەی کە لە ڕووی ئیدارەدانەوە جۆرێک جیاوازی هەیە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە کە ئەمانە پەیوەندی ڕەنگە بە هەندێک گرفتی سیاسیەوە هەبێ بەداخەوە کە هەبووە لە ماوەکانی ڕابردووە بەڵام بێگومان ئەگەر پارتی بتوانێت زیاتر بەهێز بێ زیاتر لە ڕووی دەنگەوە لە ڕووی کورسیەوە توانای زیاتر بێ باشترە توانێت خزمەت گوزاریەکان ئیتر لە هەموو بوارەکانە بەڕاستی باسی گرفتی سیاسی دەکات مەبەستی چێ لە گرفتە سیاسەکان دەو دەفەرە گرفتی سیاسی ئێمە بابەتێکەیە بەڕاستی من زۆنی زەرد و سەوز نییە لای من زۆنی کوردستانە ئەمە کاک نەچیروانش جەنابیان باسی ئەمەی کردو بەڵام ئێمە گرفتێکمانێک گرفتەکە لە ناو ئیداری خۆجیەی ناو پارێزگاکانە ئیداری خۆجیەی ناو پارێزگاکان لە سلێمانی کەوتۆتە ژێر کۆنتترۆلی هێزێک و یاخود بنەماڵێ ئەم بنەماڵەیە کاریگەریان هەیە لەسەر کۆی پرۆسی ئاوەدانکردنەوە لە ناو سلێمانی بۆیە حکومەتی هەرێمی کوردستان لە زاخۆ هەتاکو خانەقین یعنی جیاوازی نەکردو لەوەی کە پرۆژە جێبەجێ بکە بەڵکو کراویشە ئەگەر بڵێن 4 سایلۆ دروست کرابێ دانێک لە گەرمیانە دانێ لە سلێمانی دانێ لە هەولێرە دانێ لە زاخۆ بەڵێ وەسایلۆی تریش بەڕێوە 4 دانێتر کە دروست بکرێ بۆیە یعنی بەرچاوڕوون بین لەوەی کە ئێمە حکومەتی هەرێمی کوردستان ئامانجی ئەوە نیە نەعەدالەتی ئابووری و جوغرافی بکە مەبەست ئەوە یعنی لێرە ڕێگریەک هەیە لە ئاوەدانکردنەوە بەڵێ ڕێگری دەکەن بەڵێ هەم ڕێگریەکە لە ڕووی سیاسێوانێ و کۆنتترۆلکردنی یعنی هەموو جومگە ئیدارەکانی ناوش سلێمانی بۆ زانیاریت لە سایە 5 کۆمپانیاکان لە سلێمانی ماونەتەوە لە سانە و 5 کۆمپانیاکان سلێمانیان بەجێهێشتووە یعنی ئەمە بابەتێکە کە پەیوەندی بەڵێ بە ئیدارەی خۆجێی و هێزێکی سیاسی هەیە لە ناو سلێمانی کە کۆنتترۆلی جومگە ئەساسیەکانیان کردو بە پێچەوانەوە تۆ ئەبێ کەشێکی وا فراهەم کەی بۆ کۆمپانیا بۆ دەستی کاری بیانی کە بێن و بەرهێنام بکەن لە ناو پارێزگاکەی توە تۆ بە پێچەوانەوە بە داواکردنی حەسا بە هەڵکوتانە سەر یعنی من کۆتا شتی ناخۆش لە سلێمانی ڕوودانی بارێکی نائەمنی ناسەقامگیر بوو لە لالەزار کەسێک 25 میلیۆن دلاری لە وتێلێک سەرف کردو 40 گول لە تۆپیان پێوەناوە چێ ئەتوانێت ناو سلێمانی بێ پارەی خۆی بخاتە ئیستثمارەوە بۆیە ئەبێت تۆ کەشێکی ئارام بە پێی نەزەڕی ماسلۆ ئەبێ بێت کەشێکی ئارام و ئاسایشێک دروستکەی بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت لەم شارەیە سەرمایە گوزاری بکە و ئەبێ تۆ بە پێچەوانەوە هاوکاری دەستی کار بکەیت بۆ ئەوەی کە ئەبێت دەعمیان بکەیت بۆی بێن بژانەوەیکی باشتر دروست بکەن لە شارەکەیان بە تەسەوری منە عقلێکە لە ئیداری خۆجێی سلێمانی کارەکە عقلێکە دوورە لە عقلی یعنی سەرمایە گوزاریکردن بە شاری سلێمانی چۆن دەتوان ڕێگری لەوانە بکرێت کە کاکە سەرش باسی دەکات باسی ئەو ڕووداوە ناخۆشە ئەمنی چەند مانگی رابردووی کرد بەڵێ من کاڵێم چ دەکەن بۆی دیوارە نەبێتەوە ئەو ڕووداوە جەناب بکەم من ئەڵم سلێمانی شایستەی ئێمە نییە وەکو جەنابتان ئاگادارن ئەگە بگەڕێن بۆ مێژوو لە زمانی زعیم سەدیقەوە ئەو وەسعە بەسەر سلێمانیان هاتووە هۆ کاکسەردەشت ئیشارەی پێەیە دەبابە بێتە شارە و ئەو عملیە ناخۆشی کە بەسەرم شاریانە و ئەمەش بە چیەکرێ بە دەنگانە بە لیستی پارتی چونکە من بۆ بەرچاوڕوونی شارەکانی خۆم
سلێمانی و هەڵەبجە یعنی دەنگان بە پارتی فەرزە واجبە اختیاری نییە چونکە ئەلتەرناتیڤی ئەم وەزای بەسەر سلێمانی تۆ تەنیا پارتیە بۆیە پێویستە دەنگ بن بە پارتی بە هاونیشتیمانیانم بە کەسانی دڵسۆزیان خاکە بۆی ئەم مەرحەلەیەی سلێمانی قازکەین و شمۆلای و گەنجانە دەی چی پێشنیازێک دەکەیت چ داواکارێک تێ لە کاندیدانەگەر دەرچوون وڵا داواکاری من تەنها ئەوێ ئەم بۆ شایی ساڵانی پێشوو کە تەنها بە قسە پڕکراوەوە ئەم جارە کردار بێت جوانە زۆر خۆش ئەم جارە کردار بێت دانێشکە فەرموو بەخێراتی میوانە بەرەزاناکەم هیوای سەرکەوتنیان من وەکو کوڕە شەهیدێک هاتووم بەخێراتنی کاگزەلەی شەکەم بە تایبەتی هاتووم بۆ خزمەتی زۆرجار لە خزمەتم هیوادارم ئەو ئیشانی کە لە عێراق کراوە بۆ کەسوکاری شەهیدان بۆ کەسوکاری شەهیدانی ئێرەش بکرێت جیاوازیە نێڵ نەبین دەستخۆشڵا سەرەکەون هەرسێت دەستەکان خۆش کاکە سەردەشت چی بەڵێنێک بە کەسوکاری شەیدان دەی بەڵێن بە سەردەشتی شەیدان هەڵبەت جیاوازیەک لە بینی ماف و ئیمتیازی کەسوکاری شەهیدان لە هەرێمی کوردستان و لە عێراقیشەیە و ئەمە خەتا سەرەکیەکە دەوڵەتی عێراقا کە مەسەلەن بەشە بودجێ حکومەتی هەرێمی کوردستانی بەپێی پێویست نەیەوە لە ساڵانی فترەی زێڕێنی ئابووریش لە ساڵی 2023 بۆ سیانزە کە فترەی زێڕێنی ئابووری بووە لە بریۆی لە ١٧ داهاتی یعنی بودجە بدرێ بە کوردستان لە ١12.6 دراوە دواتر قەیرانێکی زۆر گەورە هەبوو کە ئێمە لە هەرێمی کوردستان یعنی ئەوە تەنها توانراوە ئیدارەی قەیران بدرێ نەک ئیدارەیەکی باش بۆ ئەوەی کە یعنی کێشەی مادیمان هەبوو کێشەی ئابووریمان هەبووە ئەوەی کە بەڕێزیان باسی ئەەکە هاوتاکردنی منحەی کەسوکاری شەهیدان زیندانیانی سیاسی بڵێ ئەمانە عنیە بێ هاوتا بکرێن موچەکان و حکومەتی عێراقی قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری شەهیدان بکاتەوە کاکە سەردەشت کەیسی جینۆسایدیش بەڕاستیەمە بابەتەکان گرنگ پێیانت بگەیەنە خات و ژیانی جوابی ئەو خاتونە بدەیتەوە کە دەڵێ کردار جارێ دوهەمی پەیامی خۆت وەڵام من باسی ئەوە ئەەکەم یانی سەرەتا لە لیستەکەم دەست پێ یەکەم سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی هەموو کووردە ژمارە 275 لیستی شەهیدانە لیستی کەمەندامانە لیستی نەتەوەیەکە لیستی هەموو خەڵکە نەتەوەیەکانە بۆیە لە ناو لیستی 275 من بەرگریکارێکی باشە بم ژمارە 90 سەردەشتی شەهیدان خزمەتکاری هەموو کوردستانیانە خۆش کاکە سەردەشت ژیان خان پێشەوەی دوهەمی پەیامت حەزمەی وەڵامی ئەو خاتونە بدەوێت باسی کردداری کرد هەر بەڵێن نا کەرەمکە بڵێ طبعاان دەستی خۆش بە سەرنجەکەی جوانە بێگومان بەڵام پارتی هەمیشە لە ماوەکانی ڕابردووە سەلمانجێتی کە حزبی کردارە ئێستا بە هەمان نەفەسەوە دەچێتەوە پرۆسی سیاسی نوێی عێراقەوە و ئامانجی ئێمەش هەر ئەوەیە کە دووبارە بتوانین هەموو داکۆکی کەرێکی باش و سەرسەخت بین لە مافە دەستوورەکانی هەرێمی کوردستان پەیامی خۆشم دووبارە ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بە گرنگیەوە بە بەرپرسیارەتیەوە لە پرۆسی سیاسی بڕوانن و متوانە بە کەسانێک بە حزبێک بەخشن کە ئەرکی بەرپرسیارەتی هەڵەگرێت و بەرپرسیارەتی ئەرکە سەختەکان لە ئەستۆ گرێت و هیچ کات ئامادە نیە سازش لەسەر مافەکانی هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستان و پیرۆزیەکانی هەرێمی کوردستان بکات کە ئەمە زۆر با بڵێن هێڵی سوورە و پێویستە کاتکە خەڵکی کوردستان زۆر بە هۆشیارانە ئەم جارە متوانە بە پارتی بدەن بۆی کە بگەین بە سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری و ئەمنی و هەموو دو پێیامت من داواکارم لە هاوڵاتیانم لە دانیشتوانی ئەم شارانە کە دەنگ بن بە پارتی چکە لیستی پارتی یا خەباتی پارتی بە درێژایی نزیکەی 80 ساڵە خەباتەکە بەردەوامە لە خەباتکردن بەردەوامە لە داوەدانکردنەوەی کوردستان خوازیارم دەنگ بن بە لیستی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لێرە بە هیوای سەرکەوتنتان و سەرکەوتنی کاندیدانی دیکەی لیستەکەتان سپاس بۆ ئێوەی هێژا کە ئەم شەو تەشریفتانێنا سپاس بۆ بینەرانی قەدرگران دووبارە کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەمیشەتان شاد.